دوای ئەوەی مامۆستایانی وانەبێژی سنووری پارێزگای هەولێر بڕیاری گرتبوونەوە و ناڕەزایەتیان لە بەردەم ئەنجومەنی وەزیراندا، ئەندامێکی دەستەی نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ لە ڕێگەی هاتنی بەرەو هەولێر بە بیانووی نەبوونی مۆڵەتی گرتبوونەوە دەستگیرکرا. دواتریش بە مامۆستایانی وانەبێژ ڕاگەیەنرا کە نابێت گرتبوونەوە و ناڕەزایەتی بەڕێوەبەرن. مامۆستا گڵپا نوێنەری مامۆستایانی وانەبێژە و دەڵێت دەست بەسەرکردن و گرتنی مامۆستایان سەلمێنەری ئەوەیە کە حکوومەت و دەسەڵات بەرامبەر بە توێژی مامۆستایان و فەرمانبەران لەرزۆکن. مامۆستایان کاتێک کە داوای گربوونەوە دەکەن بە دڵنیاییەوە دەسەڵاتە نابێت دەسەڵاتێکی ئەوەندە لەرزۆک بی، نابێت دەسەڵاتێکی ئەوەندە ترسنۆک بی بەرامبەر چینێکی ڕۆشنبیر کە داوا دەکەن هەڕەشەیان لێ دەکرێت، دەگیرێن، دەگرن. تەنانەت مامۆستا عەلی کە گیرا نەمان دەزانی لە چێن دەرە دەبی دەسەڵات زۆر خۆشحاڵ بی کاتێک کە چینێکی ڕۆشنبیری دێتە سەرجادە. ئەوە نیشانەی ئەوەیە هەرێمێکی دیموکراسە ئەگەر بێن ڕێگە پێ بدەن، نیشانەی ئەوەیە دەسەڵاتێکی دیموکراسە، بەڵام بەداخەوە بە تایبەت ئەو کابینەیە بە بەراورد بە کابینەکانی کابینێکی زۆر عسکەری و زۆر توندە بەرامبەر بە هاوڵاتی. تاکە داواکاری مامۆستایانی وانەبێژ دامەزراندنە، داواش دەکەن ئەو یاسایی لابارەی وانەبێژانەوە هەیە وەک خۆی جێبەجێ بکرێت. دوای 3 ساڵ لا دەوامکردن بە شێوەی وانەبێژ ئەوان دەبێت دابمەزرێنرێن. لە ئێستاشدا وانەبێژان ڕێژەی زیاتر لە 135 پێک دەهێنن لە نێوکەرتی پەروەردە. شان بەشان مامۆستایانی میلاک کە ڕۆژان ئەرچ خۆمان جێبەجێ دەکەین، بەڵام ئێمە وەکو دەزانم کە دەستەی مامۆستایانی وانەبێژ لە ساڵی 2017 دروست بووە. لەو ساڵیەوە ئێمە ڕۆژانە یعنی ڕۆژ نییە کەسێک نوێنەرێک سەردانی بەرپرسەک نەکا لە هەموو پەروەردەکانی هەموو کوردستان، بەڵام تاوەکو ئێستا وەڵامی خۆمان وەرنەگرتیە. ئەو شتێکە دەمانەوێت ئەو مافەی پێویستە وەری بگرین وەرمان نەگرتیە. لە هەمان کاتدا کە هەردەچی لا هەر کەسێک دەڵێ و دامەزراندنیە، بەڵام کە ئەگەر دامەزراندن بکرێتەوە ئێوە ئەولەویەت لە بۆ ئێوەیە، بەڵام ئەوە نازان کەیە. بەڵام ئێمەش مافی ئەوە سەرەتا و کۆتای ئێمە چێت تەنها دامەزراندن بە شێوەی ڕسمی لە هەبوو لە هەمووانە هیچ وانەبێژە چیژنێت لە کوردستان، یعنی ئەوە نێبرێسە دەوام دەکا ساڵ یەکەمیتی هەمووی زیاتر لە 3 ساڵ 5 ساڵ خزمەتی هەیە. دوای خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی مامۆستایانی وانەبێژ و میلاک لە ناوچە جیاوازەکان، تاکو ئێستا هیچ یەک لەو داواکاریانەی مامۆستایان بۆی هاتوونەتە سەر شەقام جێبەجێ نەکراوە و مامۆستایانیش بڕیاری بەردەوامی بایکۆت دەدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.